باسی جم و جۆڵەکانی مرۆڤەکەین لە ناو ژینگەدا کە ئێستا بینی ساڵ بە ساڵ ڕێژە یاخو ئامارانەی کە لە بەردەستەیە لە ناو جیهانە بڵاو بێتەوە بە کۆی گشتی ڕێژەی دانیشتوان زیابێ ڕێژەی مرۆڤەکان زیابێ ئەمەش ڕاستەخۆ کاریگەری لەسەر ژینگە و پیسبوونی ژینگە هەیە و لە هەمان کاتیشا بەکاربەر زیاتر ئەبێ بۆی کە تو ئێمە ڕۆژانە باسی واکەین ئەو پێداویستیانە ئەوانەی کە بەکاری ئەهێنین هەمووی بەشێکی زیانی بۆ ژینگە هەیە تێکەڵبوونێتی لەگەڵ زەویە تێکەڵبوونێتی لەگەڵ هەوایە تێکەڵبوونێتی لەگەڵ بەشێک لە زەریا و ئاو دەریاکانمانە کە ئەمەش زیان بە زیندەوەرەکانی ترەگەێنێت کەواتە بەپێی ئەو ڕێژەیە کە ئێستا لە ماوەی ڕابردووە کە زانیمان لە وڵاتی هیندستان کە لەدایکبوونی منداڵێک توانرا ئامارەکان بخرێتە ڕوو کە زۆرترین دانیشتوانی جیهانی تێپەڕان ئەمە ژواکە کە ژینگە بەرەو پیسبوون مڕوە کەواتە ئێمە بگەڕێنەوە بۆی کە چی بکرێ ئەو کۆنفرانس و سمینارانەی کە لە جیهانە بەڕێواچێ زیاتر جەخت لە چیەکەنەوە ئایا ئێمە دوو هۆکارمانە بوو هۆکاری سروشتی و هۆکاری مرۆیی هۆکارە مرۆیەکە تەواو باڵی کێشا بەسەر ژینگە و بەسەر گۆڕانکاریەکانە یاخو هۆکارە سروشتیەکانیش لە بەشێکی ترا ئەمانش بەشێکن لەوەی کە ژینگەکەمان بەرەو پیسبوون و لە ناوبردن بەرن گفتو لۆگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ساڵح نەجیب بۆ پسپۆر لە بواری ژینگە کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆر جان زۆر بەخێر بێبانی باش ڕاستانەکەم دەستخۆشیتان لێکە دەستخۆشیش بۆ تۆ سپاس هەمیشە تۆ لە بواری ژینگە هەمیشە تۆ لەگەڵمانای تو زانیاری باشمان پێبەخشی دەستخۆشیتان لێکەم ئەمە جێگەی ینی شانازی بۆ من کە بتوانم پەیامی لە ڕێی کەناڵەکەتەوە بگەێنم بە هاوڵاتی بەڵکو سوودێکی هەبێت ئەمڕۆ باسی لایەنی مرۆڤایەتیەکەین وە زیادبوونی جم و جۆڵەکانی مرۆڤەکەین بە پێوەی کازانین ڕێژەکە بەرەو زیادبوون ئەڕوا ئایا ئەمە کاریگەری ڕاستەخۆیە بێ لەسەر ژینگە و لەسەر گۆڕانکاریەکان دەستخۆشیتان لێکەم من حەزەکەم ئاماژە بە راپۆرتێکی IPCC بکەم کە لە 2021 دەرچوو ینی ئەو بابەتە IPCC ینی با بڵێن ڕێکخراوێکی نێودەوڵەتیە پەنەڵێکی نێودەوڵەتیە سەر بە UN و سەر با بڵێن ڕێکخراوی کەشناسی جیهانیش سەر بەو ڕێکخراوە لە راپۆرتی 2021 یەکاڵای کردەوە کە ئەم گۆڕانەی لە کەش و هەوا ڕوویاوە هۆکارەکەی مرۆییە ئەنترۆپۆجینیک ئەکتیڤیتیە چالاکی مرۆییە جا بەڕێزیش ئاماژەت بە خاڵێکی گەنگتریش کرد ئێمە هاوکێشەیەکمان هەیە هەر کاتێک بە دواچوونکین لەسەرەوەی کە ئایا چین ئەو فاکتەرانەی ئەو هۆکارانەی کە فشار لەسەر ژینگە دروستەکەن ئەمە کۆی کردێتەوە لە سێ فاکتەرە یعنی لە سێ هۆکارە یەکەم دانیشتوان ژمارەی دانیشتوان هەر کاتێک هەر واقعەکە هەر ناوچەیەک ینی ژمارەی دانیشتوانی ڕوو لە هەڵکشان بێت ینی ئەوە فشاری گەورە ئەکەوێت چکە ئەم مرۆڤە چالاکی هەیە پێداویستی هەیە دەرامەتی سروشتی ئەوێ وزەی ئەوێت جوڵەی ئەوێت ئەمانە هەمووی هۆکارن جا بەڕێز ئاماژەت بە هندستان کەم حەزەکەم لەسەر تاسەری جیهانە گەرێمە بەراوردکەین نزیکەی لە ینی 500 ساڵە زیاتر لە 6 ملیار خەڵک لەسەر ئەم هەسارەیە زیایی کردووە و بۆ واقعی خۆشمان هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 20 ساڵەی ڕابردووە ژمارەی دانیشتوان لە 3 ملیۆن و نیوە بۆ بە نزیک 7 ملیۆن کەواتە ئێمە پێی هندستان ڕۆشتوین ینی دڵمان لە خۆمان پێی هندستان ڕۆشتوین لە زیابوونی خەڵقە ئەمە فاکتەری دانیشتوانەکە فاکتەری دووهەم ئایا چەند خەڵکەکە وشیارە یا چەند بێسەروبەری هەیە بێسەروبەری هەیە لە بەکارهێنانی مەسەلە وزە لە بەکارهێنانی دەرامەتە سروشتەکان ئاو خاک ئەمانە ئێمە بێوێنین لەو بێسەروبەریمان مەسەلا بینین لە ڕووی خواردنەوە ئەم خواردن نازانین چه ئەنەرژیەکی وێت چەند کاتی وێتە بەرهەم هەیە ئەبینین ئێمە دوو کەسین کە با بڵێن لە ڕۆژێکە مرۆڤێک ڕەنگە 2000 کالۆری بێ ئێمە بەشی دەنەفەر ئەکەین دەنەفرەکە ئەیکەین ڕەنگە ئەو 2000 کە پێداویستی جەستەمانە بەو تاچێک ئێمە 4000 بخۆین ئەیکەن بە چوری و ئەیکەن بە ینی ئەنواع شەکرە و گرفتی تەندروستی لەسەر خۆمان کەواتە ئەمەش لە واقعی خۆمانە زۆر بە زەقی ڕەنگیاوەتەوە چکە وشیاری ژینگەییمان نییە فاکتەری سێم هەر واقعێکت بینی هەر واقعێکت بینی تەکنۆلۆژیایەکی زۆر وی تێکرد و بە تایبەتی و تەکنۆلۆژیانەی کە ژینگە دۆست نین ئەوە ینی ئەوە بزانە کە فشاری گەورەت تۆ بینیت بە مەلاین مۆبایلی ئەم مۆبایلەنە ینی عمری هەیە تەمەنی هەیە دوای پاشە ڕۆکەی چی لێکرێت پاشە ڕۆکەی کە مەسەلە مۆبایلێک نزیکەی 10 توخمی
هيفي ميتاليتي أما كحيات وفرير دراك الريسايكل بونكر تيكل بجينك كتبي بارجراني جلسات أو جينجيت وأجت السور كبيوتي باوجيو كيميكال سايكل يعني أجت خاككو أجت آوكو ولا خاكك لا آوك أجت بروبي من روشيو أجت مرو فكانو يترى أبي بس سايكلك سور أخوة حتى ما يعني مرو فكان جستيان لي رزقارنا بها تاو دقي يعني بابلن توشي چندها گرفتي تندرستي أكاد انجا ابيني للروي اوتومبيلو ما شاء الله ما اللي بيعمل لما هو 20 صاله يعني نزيكي سروش الصوحه فتاه هزار اوتومبيل مان هنا شارع ام اوتومبيل انا هيك كتلاتي كونفرترينيه هيك شيء اوينيه كواليتي سو 80 مان باشنيه انجت للروجي كاساب في اعماري بابلن حكومتي هريمي خوما نزيكي 6 مليون لتر سو 80 مان ايوه 6 مليون لتر سو 80 اجر بدواي جاري درهناني امشش لتر ازاني كان كاريجري شي قرصه بروسيس كان ازاني كان كاريجري شي قرصه وكان رنانوي قوري هي لسر جينجا انجا كاتك امس 8 اسوتيت حربون مونا هر لتريك لو سو 80 نزكي بس 2 كيلو سرو 2 كيلو بس دوم اكسيد كربون كاتب ناو برقي هوا بوهو كارا استا وكوي عند الرخاوي نيو دولتي اما جي بيك لصالك الجهانا نزكي 67 مليار طن بس غاز دوم اكسيد كربون كريتا برقي هوا بيج قال ميثين بيج قال نيتروس اوكسايد بيج يعني دوكلي اوتوموبيل نزكي 400 500 غازي تاع غازي جا تخمي قرصي تاع سو تمنيك تاعتي اما انا كاريجري راستو خوي لسر جينجايا بوهو كارشا من بدواتشون اكن الرقي محطين معنا لوي امريكيو يعني محطيش نيو دولتيه ابينم تقريبا لدو هزار لدسبيشي شورشي بيش سازي ولا صالي هزار بابلين حوصو بنجا تاوكو استا او غازاني كناوي غازي خانو بلاستيكي كان كهو كارن بو بقرنبوني جا الروش لدواي الروش لزيابونا يسبون من الصالي بار 420 بي بي ام بو سي او 2 استابو با 428 ميسين يعني صالي بار 1908 بار بير بليون بو استابو 1928 كواتا يعني اورخ كوبونوين كي اكري سبارت بقوراني كشوها تاوكو استا طبيعي اطاري كينيو دولتي هي لتشواتشوي يعني بابلن صالانه كوبونو اكاد حتى وكو استا نزيكي بيستو حو كوبونو ينكدو بيستو حو كوبونو نيو دولتي وكوبونو بيستو هاش لشا لولاتي دبي ابيت لولاتي دبي بداخو تشي سير كوتنامي جوره كراوه سي هي كيوتو كرا اني باريس كرا هي غلاسكو كرا بلام او بليناني كاين بو تشاكسازي بو هيور كدنوي ام قوراني كروي لك شو هوا كردوا زبون من يعني الرابورتي اي بي سي سي قلت ششم خوينينا كلماني هشتي 2022 تقديمي كر يعني توشي شوك ابيت يعني ام رابورت 14000 توجينوي زانستي نيو دولتي لخو قلت ام رابورت توجينو زانستي انا كل توجينوي سيجار بابلين ريفيو بكراو بياتشونوي بكراو لان سيكسو انجا قبل كراو لو رابورتاب لاو بريتو اما بون منا علي او سي او 2 كي ساي بيني او سي او 2 او تركيز ل 2 مليون صاله انا ما بينيو او برزبونوي لاي زريا كان كد الرؤيات لسي هذا صاله انا ما بينيو او توانوي بفري جمسركان يعني يعني صاله زيكي 1 مليار و200 مليون طن بفري جمسركان اتوتو كخوي او جمسرانا برجيشي تايبته كرايوس فيني بيوتي برجيشي تايبته لبرجكاني هساري زوي 5 برجي كرايوس فيك اما ايكو سيستمي تايبته كأم برجد لتشو لنا وشو يعني باش زوري او بسطلك انا اي سازگاری لخو گرتو تک اتو تکلبا آی خیاوی ابد انجا کامل اجیانی جورا جورا تیله او جیانی جورا نه هموی اگر نتوانن خوان سازین ادابتیشن کن لقل بابلن او قرانا کشوها او لناو اچن جاي جل ليكو تكان ونمنا زال وكويك عند لو رابورت تاع ما جيبك والله اللي صو 25000 صالي پیش استا او قراناني كل بلاي جرما وبرزبونوي جرما بينراو استا ابينريت يعني بحياتي نبوه بون لبريطانيا بلاي جرما حتى تشيل تومار كلا بلا دكتور اويك جنابت باس تذكر
ئەم کۆبوونەوانەکە لە ئەستی نێودەوڵەتیە بەڕێوەچێت بۆ چارەسەردۆزینەوە بۆ کێشەکانی ژینگە بەڕێزت هۆی بەدواداچوونەکانت لا دوایە ئێهمالی و پابەند نەبوون بە خاڵەکانەکەوای کردو هێشتا ژینگە هەروە بەم شێوەیە خەریکە بەرەو پیس بوون ئەڕواز یان نە ڕێکاری دیکە پێویستە بگیرێتە بەر بۆی کە کێشەکان تا ڕادێک چارەسەر بکات. ئەمە پرسیارێکی زۆر بەجێ و زۆر تەندروستە. سەحارخان ئەمڕۆ ململانەیەکی گەورە هەیە لە بینی دوو کتلا دوو بەرە بەرەیەکیان کەسە ئەکادمی و زانستیەکانە ئەوە بۆ نمونە ئێمانانە من 15 دانە ساڵە قساکەم لەسەر ئەم بابەتە و بەرەیەکیان سەرمایەدار و سیاسەتمەدار و بزنسمانەکانە. سیاسەتمەدار و بزنسمانەکان هەتا بەرژەوەندی و دەستکەوتی خۆیان وەستا بێ کە بڕیاریشیان بەدەستە هیچ گوێپێدان نادەن بۆ ئەو بڕیاران وەکوەی کە سەرۆکی ئەمریکی لە 2015 لە پاریس بە یەک تویتەر هەموو ئەو پابەندی و اتفاقاتی کە ینی ڕێکەوتنی لەسەکا بوو پاشگەز بووە کە ئەستیفان هۆپکین مەسیجی بۆ نارد کە عالمێک بوو عالمێکی فیزیاوی لە ئەرقا جامی مەسیجێکی بۆ نارد لە مەسیجەکە لە ساڵیاتی 75 ساڵی تەمەنیا بوو دوو پەیامی پێیا وتی سەرۆک تۆم ترام ئەگەر تۆ ئەمە بکەیت ئێمە دوو ئەگەرمە یەکەم دووچاری گۆڕانی کە شوهەوایەکە بین کە گەڕانەوەی بۆ نییە ناتوانین ئیریڤێرسەبڵە یعنی ناتوانین لی بگەڕینەوە یعنی تر لێکەوتەکانی ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیابوونە ئەمە یعنی بابێن ئەگەرێکە کە ڕوومان تێکات ئەمە قسەی عالمێکە قسەی کەسێکی بازاری نییە دووهەم وتی ڕەنگە ئێمە تر نتوانین ژیانمان لەسەر ئەم هەسارەیە بەردەوام بێت هەر بە دەلیلی ئەوەی کە توێژینەوەی کراوە لە یابان ئەڵە ڕەنگە بۆ ساڵی 2007 نزیکەی 3 ملیار کەس لەسەر ئەم هەسارێ دووچاری شەپۆلی گەرم بن ئەمە بەس مرۆڤ ئەمە بە دەر لە ژیانە جیاوازەکانی تر کە هیچ شتێک نییە بۆ حیمایە تۆ بینی چەندەها بوونەوە و ئاژەڵت تێ لەو شاخ و دەرد و باڵێن شوێنە سروشتیانە کە ینی ئەگەر کەسێ بێ ڕێعایم کات ئاو نەبێ بیخۆنەوە با بڵێن ڕۆژانە خۆڵبارین بێ لەسەری شەپۆلی گەرمان ڕووی تێ بکە لێزمی با بڵێن بارانبارین لێزمی هەورە تریشقا ئەمانە هەمووی لێکەوتن بۆ گەڕان کەسی حیمای نەبێ بە تەکید بەرگەی ناگرێت کە بەرگەی نەگەر نەیتوانی خۆی بسازێنێ ئەدەپتیشن بکە لەناو ئەچێت کەواتە ئەو وەڵام بۆ پرسیاری بەڕێز ئەوەی کە ئەم ململانەی لە بینی کەسی ئەکادمی و زانستیە هەیە لەگەڵ کەسی سەرمایەدار و بزنسمان ینی با بڵێن هاوتەریب ناڕۆن ئەمیان بە ئاراستەیە کردووە ئەویشیان بە ئاراستەیە کردووە هەر وەکو بەڵگەشت بوو ئەمە لە ساڵی 2006 و 2007 دوو فلیم پێشکەش کرا فلیمێکیان یعنی هینی کەسە ئاکادمیەکان بوو کە ئەلگۆر لە پشتیەوە بوو ئەم کەسە وتی ڕاستێکی نەخوازدا و ینی بەیانی کرد کە ڕوو لەم هەسارەیە ئەکات بەرامبەر ئەوە کتلەی بەرامبەر کە سەرمایەدارەکان ئەوان فلیمێکیان دەرهێنا وتیان نە ئەمە با بڵێن درۆیەکی چەواشەکاری گەورەیە کە خەڵقی پێ هەڵەخەترێنێ ئەم گۆڕانی کە لە کەش و هەوایە ڕوو ئەیات ئەمە سروشتیە بەڵام ئەمە هەتا ئێستا بە فعلی سروشتی بووە بۆ نمونە لە 800,000 ساڵ بەر لە ئێستا نزیکەی ئەم هەسارێ 8 جار بە سایکلی بەستەڵک و بەگەرمبوون ڕۆشتووە هەمووی سروشتی بوو هۆکارەکەی مەسەلا ئەو زەوی کە لە ڕۆژە دەرئەچێت با بڵێن ئینەرژیە سەبەبێک بووە ئەو بڕێی کە ئەگا بە زەوی دوایەوە ئەگەر زەوی لەسەر ئۆربیتەکەی خۆی یەک کەم لادان کات یعنی گۆڕان ئەبێتە هۆی گۆڕانی ئەو وزەی کە پێی ئەگا لە ڕۆژەوە یعنی ناهاوسەنگی گەیشتنی وزە ئەمانە ئەبێتە هۆی ڕوودانی بەستەڵەکی یعنی سایکلی بەستەڵەکی و سایکلی بەگەرم بوون بەڵام ئەمەی کە بەڕێستانم وت لە 2021 IPCC ڕێکخراوێکی نێودەوڵەتی گەورەیە یعنی بەم ڕۆژگارت گەورەترین توانای نێودەوڵەتی لەبەردەستە بۆ توێژینەوە راپۆرتەکە 21 یەکاڵای کردەوەتی ئەم گۆڕانەی کە ڕوومان لێ تێکا و زۆر بە خێرایی ئەڕوا و ئێمە بارودۆخ و ڕەوشێکین کە ئیتر ینی گەڕانەوە لێی نییە چکە ئۆقیانوسەکانت تێکە چێ ئاوەکەی بەرزە بێتەوە CO2 زۆری تیاتوێتەوە CO2 37 میلیارد تەن تۆ ئەبێ باڵانسی بۆ بکەیت چی باڵانس بۆ CO2کە سەوزایی تۆ بینی سەوزایەکەت پێچەوانەی حاڵ دارستانەکانت لە ناوەچێت ئەی بڕنەوە لانتیوس ینی بۆمە بەستی کشت و کاڵی چونکە خەڵک زیاکە
يعني بابلن لوي دارستاني سروشتي اكسجين بودوتك بالانس بين CO2 اكسجين بوكا ابينيت ام بالانس اشيويت كواتا ام CO2 تشيليت باش دكتور اوي كلا استا خميكي زور هي بو بستلك كانوا توانوي سهولكاني اوي اوي كبخسكي جناب است الدريا كان او كان برز ابيت وزريا كانش بدر لەوەی کە جەنابەت ئاماژەت بۆ کرد ئاوی شیرین تێکەڵ بە ئاوی سوێر ئەبێت ئایا هیچ مەترسێکی تریش دروست ئەکات لەسەر ژینگە کە ئەم هەموو خەم هەیە لەسەر ئەم بەستەڵەکانە بێگومان تۆ بینی بەشێکی زۆری لە وڵاتەکان ینی وا مەزەندا کرێ مستەوای ئاو هەتا سەر و مەتر بەرز بێتەوە تۆ چەندەها وڵاتت هەیە لە جیهانە نزیکەی 600 ملیۆن کەس هەیە لە وڵاتە ساحیلانە کە لە ڕووی دەریان لروي دريان يعني امانهم يبن بجير او ابن بجير او ام حالنا ام ديارنا روشانا اماجي بيكريت لميديا كانت انا اماجي بيكريت كفلان ولات يعني بس بابلين خلقك سكالاتي كبابلين او هاتوتنا مالكي او هاتوتنا مالكي بتيبتيواني كل الروحي دريان استي برزي ولات كان يعني بيش بينيش كراو يعني صار الولايات قرتوغاني امريكا عندك ناوتشي كي تر بيش بيني كريم ناوتشي جير او بكويت بلا تقريبا تقريبا حوض ولات هينت بابلين شاري جورتي العالم ام شارنا هموي ما تسوي لي كمن بجير او باشا كمن بجير او تو بيت شبكات شوني جياني نما ابي كوتشكات وكوتشكا الاخواري العراق وروي لهريمي كردستان عراقش والله تشي هستياره بوغوراني كشو باشا لو اوي نما وقروتين قلت كروانتيك كاوي نما تشيكا البلاني وكات العراق هريمي كردستان بشكل العراق يرو لتوكات من البلانيتك او كانت الديموغرافيا واقع كتاكور اما انا همي يعني بابلين ليكوتي مترسيداره كايم الزور بخيراي اروينو للرومانا يعني لو كانت الشر ام كوتشا قوري كتو ابينيت رولا اوروبا كبويكا كسكه جيانينيه لانينيه بابلين خواردنينيه اسايشي خوراق لجرها الرشايه اسايشي او لجرها الرشايه كامان لجرها الرشايه مروف من الملانيه كتحداك ابو يبجي الروكات يعني جوب بونايا تياتشي تياناتشي ولا من يعني دو اقرم يا وتاتياتشم يا وتاتشم جيك لانيتشي امين بخون جارانتيه كم كخواردنو بابلين خواردنو جارانتي كم جيانم جارانتي زور باشا دكتور بين سروي زور كات لتواوي او كتو زور لسر جيهام كشتي قساكي بينو لاي هريمي قومان هريمي كردستان يعني زور جار مالين جينجا كما خوي جوانا بابيسينا كاين ياخو زور جار جرينجي بلوك نوي هوشياري اما زور كرنگا يعني اما لو دس بيبكين ك برز زور اماجو بیا سیستمی خوێندن دەورێکی باشی هەیە لەم بابەتەیە ولا هەمان کاتیشا ئەکوێتە سەر خێزانەکان خۆمان کە بڕوانی نێسا ڕاستە بە پێی پێشکەوتنی جیهان و تەکنەلۆژیا و کۆمپانیەکانی بەرەمێنانی ئۆتۆمبیل ئەوسا لە کۆڵانێکایەک ئۆتۆمبیل هەبوو بۆ شتی زەرور بەکاریانەیەنا بەڵام ئێستا هەموو ماڵێک چەند کەس نەمنە ئۆتۆمبیلی تایە چۆن ئێمە لەو شتە سەرەتایانەوە جارێکی تر دەست پێ بکەینەوە درەنگ نییە يعني ئێمە هەر بە درەنگی نەزانین هەتا بیپارێزین باشترە مناڵەکانمان فێرکەین ئەگەر خۆمان نەمانتوانی بەو ڕێگایە بڕۆین مناڵەکانمان باو ڕێژکێ بگرنە بەردەم لەباتی ئۆتۆمبیلێ بەکاربێنین بۆ ئیشەکانمان نەچی چوار ئۆتۆمبیل بەکاربێنین لەباتی ئەوەی کە ئەچین شوێنێکی گشتی دانیشین هەینیە هەڵێن خەڵک با پشوو بە بەڵام شۆکەی لە میدیاکانە دەیان ڕستمە بۆ بڵاوکەنەوە کە چی کارەساتیشان بەسەر سروشتە هێناوە چیان بەجێشتۆ دوای خۆیان ئەم وشیارە سەرەتایانە چەند گرنگە بۆ ئێمە کە بتوانین بڵاوی کەینەوە ئەمەش يعني لە ڕاستیە پرسیارێکی زۆر گرنگە ئێمە ساڵەهای ساڵە يعني لە پەیام و مەسیج و کۆنفرانس و وەرکشۆپەکانمانە ئاماژە بە خاڵێکی گرنگەکەین ئەڵێن بۆ ئێمە با بڵێن کەسێک بنیاد بنین بە ئەتیتیودێکی ژینگی بە هەڵوێستێکی ژینگی ئەم هەڵوێستە ژینگەیە لە خۆیەوە ناخۆڵقێت ئەبێ لە ڕێی پەروەردەی ژینگەوە کە پەروەردەی ژینگە 5 بنەمای ئەساسی لە خۆ ئەگرێت ئەم پەروەردەی ژینگەیە پەیڕە بکەیت تاوەکو ئەو کەسەی کە بەڕێزت بەبەستە يعني بابلي بنياتي بني او كاتا او كسنيه كاتك مالي باوشي بيدي كتو لساريك يعني ابينيت باري هي دوله منا بوي كدر كوي ساري شي هش سلندر اكره سلندرك بقي شوار ساري شكولا سو 80 بكار بعد وبقي شوار ساري بشكولا لداهاتي الرشي امولاته اتشيت كوستي سارك اگر ساري شكولا بالدفتر دفتروني يكفي او ساري قوري او بايش حو دفتره جاري بس حساب كد شنت باري رش اتشيت الدروه انجا شنت سو 80 ببلاش اروات
لكاتك هردو اوتومبيلك يك امانج ابيشت شن غازي جهراوي بسر او على ما اكاد امانه لري تشيو لري شتيك لري بروردي جينجو انجا ايمل روي بروردي جينجو كورتيشي جورمان هي هربو هو كارشا استا دواي من الملاني شي زور بو كردنوي باش شي جينجا دواي 8 سال الحمد لله تواندا لزانكو سليماني باش شي جينجا بكريتو وكوليج شي جينجا بكريتو ومن اندام اللي جنبهم بو غوريني ناوي كوليجكو بو كردنوي باش او باش كبيش نيارم كنت باش بروردي جينجا اميد كان ايوي بريز للري ميديا كان تانو يعني جخت كانوا لسروي كدزو بزو او باش لتشوارتاب كريتو بو اوي كيما لكل لهرخن دنجايك شلون كسيتشي كوم الله اسمانه كسيتشي ديرون الناس مانه کەسێکی با بڵێن پەروەردەکراو یا پسپۆر بە پەروەردەی ژینگە بنیاد بنی تاوەکو ڕەفتار و کار و کردەوە و وشیاری لای کولی تاچێک لەو خوێندنگایە بنیاد بنێ و ئەم با بڵێن ئەم وانەیەش نابێت تەنها لە قۆناغێکە بەڵکو ئەبێ بەردەوامی هەبێ هەتا دوا قۆناغ و دوای ئەوەش یعنی با بڵێن چەندەها پسپۆری هەبێت کە پێیوەست بێت بە ژینگە توژینەوە بکات لەسەر ڕەوشی ژینگەی لەسەر کوالتی هەوا لەسەر کوالتی ئاوت بەداخەوە ئێمە گرفتی گەورەمان هەیە کەسانی ژینگە هەتا توژینەوەیەکین ڕۆحمان دەرەچێت چونکە ئیمکانێتی با بڵێن داراییمان لەبەردەست نییە ئیمکانێتی تەقەنی و مختبراتمان لەبەردەست نییە ئەمە گرفتی گەورەیە بۆ ئێمە ڕێگریمان هەیە ئەبێ هەتا ئەچین لە ناوچەیەک پیاوانە ئەکەین موافقەتی ئاسایش وەرگین موافقەتی با بڵێن مرور وەرگین اینجا هەندێک جاریش خەڵق لێ ڕاستە بێت تۆڵێ من ڕێگە نادەم تۆ پیاوانەکە بکەی ئەمانە گرفتە لەبەردەمی ئێمە کەواتە ئێمە یەکەم هەنگاو بۆ ئەوەی کە ئەو کلتورە ژینگەیە بنیادنی ئەبێ کەسی بە ئەتیتیوتی ژینگەیی بنیادنین کەسی بە هەڵوێستی ژینگەی یعنی کەسێکە کە بینی یەکێک گەڵایە لێ کاتۆ دەست بەجێ لێ بێتە دەنگ چونکە گرنگی گەڵاکە ئەزانێ بۆ ژینگەکەی گرنگی کە زانی ئەو کاتە ئەبێ بە بەرگریکەر پێویستی بەەوە نییە حکومت دانیشە لە هەموو جێگەیەک ڕقیبێک دانێ ئەو بەرپرسیارەتیش دکتۆر ببوورە ئەبێ لەسەر شانی هەمومان بەڕاستی ئەگەر من ژینگە بخۆش نێ ناتوانم بیپارێزم ئەمەش ئەبێ لە چیا بێ لە مناڵی و تیاتا بچێنن یعنی بۆ ئێمە لە مناڵیا دکتۆر خۆت بەڕێزت دکتۆرێکی فێریانەگریانە بڕۆ گەنم بچێنە لە قوتوی دۆشاوە بۆمان بێنە ئەمانزانی ئەڕێ بۆ ئەمەمان بیر ناچێتەوە فێریان کردین کە سەوزایی چەند گرنگە کەواتە لە مناڵیەوە چەند گرنگە فێرکەی بووی کە دواتر لە ناوەندە ئەکادمیەکان کە بەڕێز ئاماژە و بە کۆلێژێکی ژینگەی یاب ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ لە بەرەوەی تۆ کادر پێگەیەنی کەسی ئەکادمیە خەیتە ناو کۆمەڵگاوە کەسێکە خەی ئەگەر من وەشیاریم لەسەر کۆمەڵە شوێن نەبوو ئەو چێت توێژینەوەی لەسەرکە ئەمە چەند گرنگە بە دڵنیایەوە ئەو کاتە مەسەلە ئەم کەسەی کە وشاری ژینگەیە کاتێک لەسەر سفرەکەی کاتە ناندانێ ئەبینێ پێداویستی ئەم نانێکە نایە سێنان بۆم جاملە دانێ مەسەل خانەوادەکە چیلۆیە برنجیە نا 2 کیلۆ لێنێ و چیلۆیەکی فرێبە ئەگەر بزانێت چیلۆیە برنج هەتایەتە بەرهەم چەند ئاوێوێ چەند کاتێوێ چەند دەستی کاریتەیە ئەگەر ئەمانە پێی ئاشناکرا ئەمانە ئەزانەیە ئەو کاتە ئەم ئیزانە لەسەر دەنچێ برنج ڕۆحی دەرەچێت لەسەر پارچەیە نان ڕۆحی دەرەچێت ململانەی لە پێناواکات لەسەر با بڵێن بەرگریکردن لە ڕووەکی ئەڵێمە ئۆکسیجینی ژیانمان دروستەکە ئەگاتە ئەو قەناعەتێک کە ئەم مرۆڤە خۆی زادەی ژینگەیە یعنی لە ژینگە دروست بووە و بەردەوامی ژیانیشی وابەستەیە بە ژینگە کە ئەم دوو فەلسفەی لا دروست بوو کە ئەم ئینسانە لە ژینگە دروست بووە زەبۆن منەوە چەند جار ئەمە لە ساعت تقریبا 93 جەستەمان کاربۆن و هایدروجین و ئۆکسیجینە لە کوێ بۆمانێ لە ئاو لە خۆراک و لە هەوا بۆمانی لێوە بۆمانی کاتێک کە من ڕۆژانە ئەمێ بژین پێویستم بەو زێ و زێ لە کوێ بۆمێت ئەو زێ یعنی با بڵێن بەشێکی لە تیشکی ڕۆژ کە چۆتە بەرهەمی ڕووەکەکەوە لە وزەیەکی تیشکیەوە بۆ وزەیەکی کیمیاوی بۆ بە خواردن ێتە جەستەی من ێتە جەستەی من چی ئەم دەورم بۆ بینی ئەو ڕۆکە بۆمە بینی ئەگەر ئەم ڕۆکە نەبێت ئەم ڕۆکە نەبێ ئایا ئەم بەرهەمە خۆراکانەی کە ئاسایشی ژیانی من گەرنتێکا پێمەگات کەواتە هەر کاتێک ئێمە ئەو پەروەردەی ژینگەمان بەرپا کرد ئەو کاتە مرۆڤەکان تێ ئەگەن کە ئەڵێ من ڕۆژانە ئاومەوێت لە ژینگەوە بۆمێت اینجا ئەگەرم ئاوە بە کوالتێکی خراپ بێ ئەمە ڕەنگانەوەی بێ لەسەر تەندروستی لەبەرەوە ئەو کاتە بیرەکاتەوە ئاوەکە بە پاچی ڕاکرێ کە چوە جێگایەک سیارەیەکیان نەشووە سابوونی تێنەکات تاوی تێنەکات تێگەی چەندی پێویست بوو وزە دانشتێک بە پەرداخی ئاو دانیشووە ئەو کاتە نایەک بەلوعەکە بەراتەوە ئەم ئاوە بڕوات چونکە ئەم دەرامەتە ئاوەی کە هەتە هەر ئەو بڕێە لەسەر مەسارەیە دابش بۆ لە بینی سێ بەرگە هەر ئەم بڕێە ڕۆژ لە دوای ڕۆژ کوالتێکی خراپ ئەبێت بە هۆکاری وی کە
پیسبوون ئەزانی چەند ماوەدی قڕقەری تێکرێت ئەزانی چەند پێێنێکی پیاوی تێکرێت ئەزانی چەند پاشە ڕۆی دووکەڵی ئۆتۆمبیل داڕچێتە ناوم ئاوانەوە ئەمانە هەمووی لەسەر و کاڵتی هەوایەکە لەسەر ئاوەکەکەوێت لەسەر هەواکەکەوێت لەسەر خاکەکەکەوێت ئەکە ئەمانە پیسبوو کەم ژیانی پیا وابەستەیە ژیانم لەمانەوە سەر چاواگرێت بەتاکیید جستێ منیش نەخۆشەکەوێت بوونەوەرەکەش نەخۆشەکەوێت ئەمەشتێکی یعنی با بڵێن ئەوە نییە بڵێ تۆ چەندەها معادلە و هاوکێشەی بۆ بینی تۆ کە تۆ ئەمە پیس بوو خۆراکەشتی پیسە بێت ئاوەکەت پیس بوو جستەشت پیس بێت ئەمە واقعەکی یعنی عملی کرداریە کە بێ هەموو لایەکمان پێی لێ بنین سپاست ئەکەم دکتۆر بۆ زانیاری جوانەکانت بە هیوای ئەوەی کە نەڵێن بۆ نمونە پاراستنی ژینگە شتێکە لە ئاستی نێودەوڵەتیە ئەبێ وڵاتان کاری بۆکەن بێگومان بۆشێ بەڵام ئێمەش وەکو تاک خۆشمان ئەو خەمخۆریەمان تیا بێت بۆی کە هاوکار بین لە پاراستنی ئەم زەویەیە کە بێگومان هەر ئێمەنین مناڵەکان و جیرەکانی دوای ئەوەش لەسەرم ئەمانە دەکەم ینی با بڵێن ئامراسی هاتوچۆی گشتی بێ بە کلتور پاسکل بێ بە کلتور ئەم ئۆتۆمبیلێکە کردومانە بە هەسەر نیکەن بە ملیۆنێک و نیکەن بە ملیۆنێک و 200 واشەرێکی دروست ناکەن لێ